لەگەڵ بەردەوامی گۆڕانکاریەکانی کەش و هەوا کە کاریگەریەکانی لە تەواوی جیهان و بە تایبەت لە عێراق و هەرێمی کوردستانیش دەرکەوتون مەبەستمانە کە بزانین دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان چی دەکات بۆ ئەوەی کە ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەش و هەوا ببنەوە و کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان کەم بکەنەوە. بەڕێز ئازاد نووری عوڵا بەڕێوەبەری هونەری لە دەستەی ژینگە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک ئازاد بەخێر بێت. ئێوە وەکو دەستەی ژینگە چیتان کردووە بۆ ئەوەی کە کاریگەریەکانی گۆڕانکاری کەش و هەوا لەسەر هەرێمی کوردستان کەم بکەنەوە؟ ئێمە وەکو دەستەی پارێزساکنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەگەر تەماشا بکەین لەم کابینێدا حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی تەواوی بە بابەتی ژینگە داوە، بە تایبەتی ژینگە لە هەرێمی کوردستان ئێستا زۆر پێشکەوتنی بەدەستهێناوە و هەروە لە بواری ئەو پێشکەوتنانە چی؟ ئێمە وەکو دەستەی ژینگە سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنتاکتمان هەیە لەسەر وەکو بۆ نووسەر لەسەر هەموو ئیتفاقیاتەکان ئێمە ئیتفاقی لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراقی بەشدارین. وەکو تازە ئەمەژە بەڕێستان ئەمەژەتان پێ 20 ئیتفاقیمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی و یەک لەو ئیتفاقیاتانە بابەتی گۆڕانکاری کەش و هەوایە لە کەوتنامەی ئەو ساڵ کۆپ 28 بەسترا لە ئیمارات و هەروە جەنابی بەڕێز سەرۆک حکوومەت کوردی خۆی بەشداری کرد لەم کۆپەیە، هەروە لە جنای عێراقی کە نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو وەزارە و دامەزراکانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی هەروە دەستەی ژینگە زیاتر لە 30 نوێنەرمان ئامادە بوو لەم کۆنفرانسە جیهانیە. ئێستا پرۆپۆزەلی ئەم کۆنفرانسە بوو لێکەوتەکانی بەرز دەکەینەوە بە ئەنجومەنی وەزیران. ئێمە لە دەستەی بارەستا ژنە دوو لێژنەمان هەیە، لێژنەیەکی باڵامان هەیە بە سەرۆکاتی ئەندازیار عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی پارێزساکنی ژینگە و لێژنەیەکی تەکنیکی گۆڕانکاری کەش و هەوامان هەیە کە بەندە سەرۆکاتی لێژنەیە دەکات لە ناو دیوانی دەستەی ژینگە کە پۆلیشیان پێک دێن ژنەی باڵاکە پێک دێت لە ڕاوێژکار و مزیحامەکان لە ناو وەزارەتەکانی هەرێمی کوردستان و لیژنەی تەکنیکی پێک دێت لە کەسی پراکتیکی و تەکنیکی لە هەموو وەزارەتەکانی حکوومەت دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە ساڵانە کارەکانی خۆمان بەڕێوەبەرێکی ئەنجام دەدەین و راپۆرتی ماگانەمان بەرز دەکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیران. باشە، بەرزی دەکەنەوە بۆ ئەنجومەنی وەزیران. مەبەستمە کە بزانم حکوومەتی هەرێمی کوردستان چەند گرنگی ئەدات بە بواری ژینگە، ینی وەک خۆش ئاماژەت پێکرد لە کۆپ 28 لەسەر ئاستی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی کە بەشداری لە کۆپ 28 کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا. حکوومەتی هەرێمی کوردستان چەند گرنگی بەم پرسادات؟ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بەم بابەتی ژینگە دەدات کە دەبین گۆڕانکاریەکان خێرانە لەسەر ئاستی جیهان ڕوودەدەن. وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پارێزساکنی دەستی وەبەرهێنان هەنگاوی نابەرەو وەبەرهێنانی سەوز لەم وەبەرهێنان ئاسانکاری بۆ کەتی بیان و کەتی ناوخۆیەکان دەکرێتن. هەروەکو تەماشا بکەین لە وەبەرهێنانی سەوز ئاماژەمان پێدایە کەوا جەنابی سەرۆکی حکوومەت لە لیدوانەکەی خۆی ئاماژەی پێ دەکات کە بواری ژینگە ئێمە هەنگاو دەنین بەرەو ژینگەیەکی تەندروست بەڕاستی دەبێنرا ئاماژەی پێکردی لە تایتڵەکەیدا و هەروەها ئەو بابەتە ئەوانش کە مەستە باس دەکەین وەکو بابەتی بنوونە دووبار ڕسایکلینی پاشماوەکانی سەردەهۆک جێبەجێکرا و پاشماوەی ڕسایکلینی قیڕە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بە تایبەتی دەستەی ژینگە هەنگاوی باشی بڕیوە لەم بابەتە. ئێمە کو دەستەی ژینگە و کۆمپانیانی کە زەسادامان دەکەن ڕێژەی 25% ڕوبەی سەوزایی پرۆژەکانیان پێ دەکەین یانیش لە بۆ نمونە هەروەها دامەزاندن لە دەستەی ژینگە دەستی پێکرد لە کەتی تایبەتەکان وەکو چاودێری ژینگە لەسەر کەتەکاندا دەمەزرێنین و چاودێری هەموو پرۆژەکان دەکەین و هەروەها دەستەی پارێزگای هەوڵی زۆری داوە لەم کابینێدا بەڕاستی ئێمە لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراق تەماشا بکەین NDCمان ئامادە کردیە NDC بۆ ساڵی تا 2030 ئێمە هەموو حکوومەتی هەرێمی کوردستانیش لە زمانی ئەو چوارچێوەیە هەنگاوی باشنەوە بۆ نمونە گەسەیەک لە هەندگاوە هەر باشەکان بکەین لە عێراق ئەنجام دەدات لە هەرێمی کوردستان ئەنجامدا گازی هاوڵا ئەگەر تەماشای بکەین لە کۆرمۆ 165 مێگاواتی کارەبا ئێستا پشت بە و گاز دەردەچێتن کە لە کێڵێنەوتیەکان دەردەچێت گازی سروشتی و هەروەها هەموو تقریبا دەتوانین ئێستا بڵێن هەرێمی کوردستان لە هەموو کارتەکانی خۆی گرنگی بە سوتەمەنی پاک دەدات لە هەموو پرۆژە پیشەسازیەکانی و هەروەها بۆ هەم پرۆژەکان فلتەری دانا معنای تقریبا دەتوانین بڵێن لە کوردستان هەنگاوی زۆر باش دراوە لە هەموو بابەتەکان. ئەگەر تەماشا بکەین لە ڕووی پلاستیک ڕیسایکلینگ پلاستیکەوە کاغەز و کارتۆن و شوشە و ئەو کارگانە هەموو دامەزانە لەو ساڵانەی دوایدا و هەروەها دەستەی وەبەرهێنان دەستەی ژینگە ئاسانکاری تەواویان بۆ دەکات بۆ هەمویان وەکو بڵێن کەمکردنەوەی بار لەسەریان ڕێک پێ ئەو تعلیماتانی کە لە بەردەستماندایە هەروەها شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ فەرمانگەکانی ژینگەمان لە خستوونی ژینگەی پارێزەکان ئەوە شتێک لە ئاسانکاریەکانە کە بە سەرۆکاتی حکوومەت ئاماژەی بەوەی دەکات ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێت. باشە کاک ئازاد باست لە زیادکردنی سەوزایی کرد کە ئەوە لە پلانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر گرنگی پێدراوە. ئێستا ڕێژەی سەوزایی چەندە لە هەرێمی کوردستان؟ پارێزگاکان جیاوازە؟ بەڵێ ئێمە ئاخر ئەوە ئابدێتی ما کە بەڕاستی لە وەزارەتی پلاندانە دەرچووە ئەو ڕێژەیە هەموو تەسبیت کرایە ئەمە هەتا ئێستا نەمان بوو بەڕاستی ئێمە هەتا ئێستا داتانەمان لە بەردەست نەبوو بەس ئەو داتانە تازەیە هەر لەو ماوەی ڕابردوو ئەعلان کرا دادەستەی وەبەرهێنان برێم لە وەزارەتی پلاندانان
اعلان کرا کە ڕێژەی سەوزا بەگشتی لە هەرێمی کوردستان چەندە لەلایەن چەند پسپۆرێک و کەسانی پسپۆر ڕاوشکە بە دقیقترین شێوە دراسەکرا ئەو دراساتانمان لە بەس هێشتا ئەمە لە دەستەی ژینگە دەبێت ئەوە هەموو دراسە بکەین بە بردی شیکاری لە بۆ بکەین ئەگەر بە دقیقیش پێمان بە دقیقی ناتوانم ڕقەمەکەت پێ بڵم داژوانە بی ناتوانم ڕقم چکە داتاکان بە نزیکەی بنزيكي والله هشتا نزيكين لستانداردي جيهاني ياخذ كم ترين والله نازم لخومات الشق بلم تكا إساد تم دبي مدرسة بكين لا داو دراسة كي خومان معنا بونو منا لس أستي باريس كان سندا لس أستي بقول لس أستي هريمة أو داتانا بيشتي همان بو بس بيشتي تقريبا بس بو ناوتس هندق ناوتس كلاب هندق ناوتس نكر زاتي قشتي أوش صاد 2015 بزور كونا أو داتانا بس إس أو داتا نوي تازة آماج في ذكر أو دبي دراسة كي بدقيق وردي خوش بختانا إما حراغنية لهريم كسانة وكرايا هل وا دبليو اف بيش بس بيشتي بيدا بس بهاوكا دبليو اف بي وزارة كشتو قالوا وزارة لاندانا إيش يعني السكرتير ودستي جينجت كما هم إسا خوش بختانا لو كابيني دا هم وزارة آجال لكاركاني يكتري هي معناه أما بخومان لتسدين ليجنين لقى وزارة بيش سازي بازرگاني ودستي وبرهنان معناه كونتاكتي باشا لو كابيني دا زور باشا بس ئەگەر ئەوم پێ بڵیت کاتم کەم ماوە کاگازات پلانتان چیە بۆ ساڵی داهاتوو هیچ پلانێکی جیاوازتان هەیە لەوەی کە تا ئێستا ئەنجامتان داوە لە دەستەی ژینگە؟ بەڵێ ئێستا ئێمە لە دەستەی ژینگە ئەمە چەندین یاسای دەستی پارێزگا ژمارە 8 ساڵ 2008 سمارە 3 ساڵ 2000 هەمووان دەکردێت تا ئەنجومەنی زەمبەوەش نەبوونی کارای پەرلەمانی کوردستان ڕاگیرایە بەڕاستی ئەمە ئەوەش یەک لە دەستکەوتەکان ئێمە لە هەرێمی کوردستان 18 تعلیمات لەو ساڵەکە تقریبا لەو ماوەی ڕابردوو نزیک 18 ڕێنمایی نووسرایەوە ئەوش دەستکەوتە بەڕاستی ئێمە کۆنتاکتێکی باشمان لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراقی لەسەر بابەتی گۆڕانکاری کۆشە پەیوەندیەکانمان زۆر لێک نزیکە و هەم لە هەموو اتفاقیاتەکان بە تایبەتی اتفاقی گۆڕانکاری کۆشەوە لەگەڵ UNDP و هەروە لەگەڵ وڵاتانی جیهان خۆشبەختانە ئێمە لەسەر خەتی نەمەحەدە لەگەڵیان تەبادلی مەعلومات دەکەین زانیاریەکان لە معنای دەرفەتەکانمان زۆر باشە دەم کابینەیدا دەستان خۆش بێ زۆر بەخێر بێ بەڕێز ئازاد نووری ئەوڵا بەڕێوەبەری هونەری لە دەستەی ژینگە هەرێمی کوردستان زۆر بەخێر بێ